هەواڵێکی خۆش خاتوونی من، هەواڵێکی خۆش، هەواڵێکی خۆش خاتوونی من. چی بۆ گالووس؟ ئەم جارە کامل هۆڕ چووەتە جەهەنەم. ئادریانوس خاتوونی من، جنابی ئادریانوس. خوایە شکرت. لعنەتی خودای لێبێت، لعنەتی خودای لێبێت. ئەو بە هەنگاوی نەحسی خۆی خەم و بەدبەختی بۆ خەڵکی فیلادەلفیا بە دیاری هێنا. لعنەتی خوددا لە ئەو و خوداکانی ڕووم. ئامین. ڕاستی دەزانن کێ بوو بە ئیمپراتور؟ ناچ کەسە؟ ئانتنن خاتوونی من. سنای ڕۆم ئانتینیۆس کوڕی هادریانوسی بۆ جێگری ئەو هەڵبژاردووە. چ تەوفیرێکی هەیە؟ ئەمە لەگەڵ ئەوانی تر تەوفیری نییە. یەک لە یەک خراپترن. ئێستا یارانی ئەشکەوت 20 ساڵەکە لە پەنای لوتفی خالقدا نوستون. هەروواکە جیهانی دەرەوەی ئەشکەوت لەوان بێخەبەرە، ئەوانیش لە جیهانی دەرەوەی ئەشکەوت و ئەو شتەی تەقدیر دیاری کردووە بێخەبەرن. هەر لەم کاتەدایە کە ژیانی دەقیانوس بەدەستی خوونکارێ وەکو خۆی کۆتایی پێدێ. ئەرکمید بە دوای چیدا دەگەڕێ؟ بە دوای ئینجیلی بابمدا دەگەڕێم. ئەو ئەنجیلە کە لەسەر پێست نووسراوە و لولەکرا بوو پاش ڕۆیشتنی بابەت ون ببوو. بەڵام ئەو ئەنجیلە کە وەکو کتێبە لە لای منە. خاتوونی من، خاوەن شکۆیرکمید. چی بووە گالۆس؟ ئەو هاتوو هاوارە دەبیسن شار شۆژاوە. بابتان دەقیانوسیان کوشتووە. نازانم چی بکەم، نازانم دەبێت لە ئێوە سەرخۆشی بکەم یانە. بەهەرحاڵ کوشتارێکی سەیرە. ڕاست دەڵێی؟ ئەلێ سەربازانی مارکوس گۆرینیوس تەواوی سەر هەڵداوەکانیان لەناو بردووە. دەقیانوسیش یەکێک لەوانە بووە. تەواوی ئەو کەسانەی کە تەنانەت لەگەڵی بچووکترین پەیوەندێکیان بووە قۆڵبەست دەکەن. لە ئاکامدا کەسانێ بابمیان کوشت کە ساڵها بەوان خزمەتی کردبوو. دەبینی مەکسیمیلیان پاش 20 ساڵ قاتڵی تۆیان بە سزای خۆی گەیاند. من وا دەزانم کاروباری خوداپەرستان باشتر لە ڕابردوو بێت. نا کوڕم، هەروە کە لە کاتی ئەنتۆنیوسی بەڕواڵەت مقەدەس تەوفیری نەکرد، لە سەردەمی ئەم مارکوسەیشدا
هیچێ ناگۆڕدرێ. تەنیا دۆعا بکەن لەمە خراپتر نەبێ. ئەی خوددا، ئایا ڕۆژێ کاروباری ئیمانداران لەمە باشتر دەبێ؟ ئێمە لەم ڕێگادا کوژراوی زۆرمان داوە وە سەختی زۆرمان دیوە. ئەگەر کاروبار لەمەش خراپتر ببێ، دیسانیش ڕێگای خۆمان درێژە پێدەدەین. پاش مردنی دەقیانوس ئاژاوە و شڵەژاوی و ناهێمنی تەواوی ناوچەی داگرت و هەر کەس لە گۆشەیەکەوە سەری هەڵدا. هێلن و کوڕەکەی ئەرکمیت لەم دەرفەتە کەڵکیان وەرگرت و لە درێژەی ڕێگایی جوانمێرانی ئەشکەوتی ئەنجلسدا دەستیان کردە تەبلیغی خوداپەرستی. ئەوان دەچوونە نێو کۆڕەکانی خەڵک و ڕێگای ڕزگاریان بە خەڵک نیشان دەدا، تاوەی کە تەمەنی هێلن هاوسەری ئەمەکدار و بە ئیمانی ماکسیمیلیان دوایی هات و کەوتە نێو جێگەی مەرگ. ئەرکمیت کوڕم، بۆکی مێرەبانم، نەوەی باشم دەیوید. خۆشحاڵم لەمەکە کاتێک کۆچی دوایی دەکەم کە ئیمانم بتەوە. بێڵەن ڕاستەقینەیەکتان بۆ بڵێم، من تا ئێستا نەمتوانیوە بڕوا بە مردنی مێردەکەم بکەم. هەموو کات چاوەڕوانی گەڕانەوەی ئەو بوو. نازانم بۆچی لە ئێوە داوا دەکەم کە من لە بناری کێوی ئانجلۆسدا بنێژن. دەمەوێت لە نزیکی ئەودا بم. بەڵام بە ئێوە حاڵتان قسەکانم مەبڕا کوڕم، دەرفەت کەمە. داخوازی دیکەم ئەمەیە کە ئێوەیش ڕێگایم مێردەکەم و باقی خوداپەرستەکان کە لەم ڕێگادا گیانیان بەخت کرد درێژە پێ بدەن، دڵنیابن کە سەرکەوتنی دوایی حەقوازان.
ئیمپراتۆری مارکۆس ئۆرانیوس جێگریانتەش 20 ساڵی خایاند. لە سەردەمی حکوومەتی ئەودا گالوسی پیر کە زیاتر لە 100 ساڵ لە تەمەنی تێدەپەڕی لە خاشدرا. مەڵبەندی مارکۆس ئۆرانیوس هەرچەند لەلایەن ڕۆژهەڵات و ڕۆژاواوە دەکەونە بەرپەلامار، بەڵام هیچ کات لە سەرکوتکردنی خوداپەرستان غافڵ نەبوو. بەلە ناوچوونی ئیمپراتۆری مارکۆس کەمێت تەختی ئەوی داگیر کرد و ماوەیەک بەسەر ڕوومدا دەسەڵاتداری کرد. کاتێکە کەمێت لە ڕوومدا بەدەستی ئیمپراتورێکی دیکە کوژرا، ئەرکیمێدیش لە فیلادلفیادا لە حاڵی گیان کەنەشدا بوو. ئەو لە کاتی مردندا بە کوڕەکەی وەسیەتی کرد کە هەموو کات بیرەوەری باپیری شەهیدیان مەکسیمیلیان و باقیتر زیندوو ڕاگرن و لەسەر ڕێگای ئەوان پێداگەر بن و لەگەڵ بتپەرستاندا بربەرەکانێ بکەن. پاش کوژرانی کەمێت کاروباری ئیمپراتوری زۆر ئالۆز بوو و لەوەها بارودۆخێکی شڵاژاودا کوشت و بڕی خوداپەرستان لە بیر چووەوە. بەڵام هێور هێور قسە و باسی مەسیحیەکان دەگاتە نێو کۆڵان و باژێر و ڕۆژ لە دوای ڕۆژ ژمارەی لایەنگرانی پێغەمبەری ناسری پەرەیسەند. کلیساکان بە خێرایی زیاد و زیاتر بوونەوە، بەڵام بەداخەوە مبەلغینی مەسیحی بۆ ئەوەی بتوانن پەیڕەوانی زۆرتر کۆبکەنەوە لە بەرامبەری بیر و باوەڕە هەڵەکانی ڕوومیەکاندا ملیان دانەوەند و زۆرێ لە بیر و باوەڕەکانی ئەوانیان قبول کرد و هەڵەیەکی گەورە لە دینی مەسیحدا بەدی هات. خوداپەرستان نزیک بە نیو سەدەیان بە ئارامشەوە تێپەڕ کرد تا ئەوەی کە تەختی پادشایی دەکەوێتە دەستی دەسیوس و دیسانەوە کوشت و بڕ و خوێن و ئاور و ئەشکەنجە هەموو جێگایەکدا دەکرێت. بەڵام دەسیوس 2 ساڵ زیاتر نامێنێ و بە دەستی ڤالێریان لە ناو دەچێت. سەردەمی ڤالێریان یەکێک لە تاریکترین سەردەمەکانی مێژووی مەسیحیەتە. خوداپەرستانی زۆر لە بەردەم خوداکانی ئولەمدا قوربانی دەکرێن، بەڵام ئیمپراتۆری ڤالێریانیش وەکو باقیتر هەتایی نابێ و شاپوری ساسانی سپایەکی بەهێز لە ئێراندا تەیار دەکات و بەرەو سنوورەکانی ڕووم پەلامار دەبات و شەڕی نێوان ڤالێریان و شاپور جارێکی دیکە خوداپەرستەکان لە بیر دەباتەوە. لەشکری ڕووم لە ئێرانیەکان تێک دەشکێ و ڤالێریان ئەبێتە دیلی شاپور. مردنی ڤالێریان ئارامشێکی دوور و درێژ بۆ خوداپەرستان بە دیاری دێنێ. دەم و دەستگای ئەوان تەنانەت زیاتر لە سەردەمی دەسیوس پەرە دەگرێت و کلیساکانی ڕووم دەسەڵاتی خۆیان پەرە پێ ئەدەن و مەقامی ئەعزەم بە لەقەبی پاپ واتە باب دیاری دەکرێت. ئیمپراتورەکان یەک بە دوای یەکدا دێن و دەڕۆن و خوداپەرستی ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر پەرە دەگرێت و لە ئاکامدا پاش 200 ساڵ دوای سەردەمی مەکسیمیلیان و یارەکانی ئیمپراتور کۆنستانتینیش دێتە سەر دینی مەسیح و بەم چەشنە 3 سەدە پاش حەزرەتی عیسا عەلەیه السەلام تەواوی ئیمپراتۆری ڕووم لە بەرامبەری ئاینی تازەدا سەردا دەنەوێنێ. فیلادلفیا پاش 300 ساڵ. و ئەو کاتەکە مردووەکان بۆ حسێبکردن زیندوو دەبنەوە، تەنیا کارە چاکەکانیەوە ڕزگارتان دەکات. بێگومان لە ڕۆژی پەسڵاندا کارەکانی ئەمڕۆتان وەبیردێننەوە و لە کاری خراپەتان پەشیمان دەبنەوە. ئەو ڕۆژە ئاوات دەخوازن کە بریا هیچ کات گوناحێکتان نەکرد بە یا زوڵمێکتان نەکرد بە یا خراپەتان بە خراپە وەڵام نەدەبایە. بابە، خەڵک دەپرسن کە ئێوە چۆن دەزانن کە مردوەکان دوای زیندوو دەبنەوە؟ تا ئێستا کەس زیندوو بوونەوەی مردوویەکی دیتۆ؟ بەڵێ بینراوە، بەڵێ. خدا مردووگەلێکی بەدەستی گەورەمان مەسیح زیندوو کردوتەوە. بەڵام ئەمە مێژووە بابە، هیچ سەردەمەکانی دوورە. باشتر وایە باسی ئەم سەردەمە بکەن نەک ڕابردوو. ئێمە ئێستا چۆن بە ژیانی دووبارە ئیمان بێنین؟ خدا دڵەکانی هەمومان بە تیشکی خۆی ڕوونا کاتەوە. بەڵام بابە، من دەمێ بزانم خدا چۆن مردووەکان زیندوو دەکاتەوە. ئایا ئەمە ئاواتێکی هەڵەیە یا ئەوەی کارێکی شوورەیە؟ ئیزن بدەن منیش پرسیارێکم هەیە.
ئەیە ئەمە ڕاستە کە لەشی شەهیدانی ئەشکەوتی ئانجلس لەناو نەچووە و هەروەها ماون؟ ئەم قسەیە بە پرسیاری من چی؟ بە هەڵەمەچن ئەگەر ئەم پرسیارە بڕاست بێت پەیوەندێکی زۆری هەیە خودایەک کە دەتوانێت لەشی چەند ساڵەی مرۆڤی 100 ساڵە بە ساغی ڕابگرێت بێگومان دەتوانێت شتی پواویش دیسان ببوژێنێتەوە. من لەم بارەوە تێدەکۆشم کە ئێوە زیاتر لە چۆنیەتی شەهیدانی ئەشکەوتی ئانجلس ئاگادار بکەن. ئەی خوددا ڕەحمەتی خۆتمان بۆ بنێرە و نووری بەشکۆت لەسەر فاران ببارێنە پرشکۆتر لەوەی کە بەسەر سایل داباراندت و پرشکۆتر لەوەی کە بەسەر هۆریستا دادباران. بابە گەورە ئێمە مانای سایل دەزانین کێوێکە کە نووری خۆدا لەوێ بەسەر گەورەمان مەسیح داویەتی دروستە؟ ئافرین کچم دروستە. هوریس کیوی حەزرەتی موسایە کە خۆدا لەوێدا لەگەڵی قسەی دەکرد هەروایە؟ ئەرێ کچم ئافرین. بەڵام ئێوە نێوی فارانتان برد تا ئێستا ناوی فارانم نەبیست بوو. فاران نێو جێگەیەکە کە ئاخرین پێغەمبەری خوددا پاش گەورەمان مەسیح لەوێدا دەگاتە پێغەمبەری. بابە گەورە یعنی پاش مەسیحیش پێغەمبەرێ دێ؟ ئەرێ کچە باشەکەم پاش گەورەی ئێمە پێغەمبەرێکی دیکە دێکە نێوی ئەو ستوودەیە. بابە گەورە مسیا کەی دێ؟ نازانم بەڵام دەزانم کە پێڕەوانی ئەو باشترین خەڵکی جیهانن. جەنابی ئاریوس بابە فیلوس هاتوون. بڵێن تەشریف بێنن. دەی بابە فیلوس کاری بە منە. ئیدی بۆ ئەمڕۆ بەسە سبێنێ دیسانەوە دەتان بینم. ئێستا بڕۆن بڕۆن تا ڕۆژێکی دیکە و چیرۆکێکی دیکە بڕۆین. سەلام لە ئاریوسی پیر. سەلام بابا چاوەڕوانی ئێوە بووم دیتن ئێوە خۆشحاڵمی کرد. ئەمە ئەو پەڕی لوتفی ئێوەیە. بزانم ماری لەکوێیە ئەوان لە نێوە وڵاتەکانت نابینم. بۆ دیتنی مامی لا فیلادێلفیا چۆتە دەرێ حوتێ داهاتوو دەگەڕێتەوە. بەڕاستیکردنەوە ئێوە ئاەتێک لە ئاەتەکانی خوددایە. ئیمان و پارێزگاری و زانست هەموو لەوێدا کۆبوونەتەوە. ئەو بووەتە سەرمەشقی هەمومان. ئەمە لوتفی ئێوە نیشانەدات. فەرمون بابا فیلوس. نا دەرفەتی دانیشتن نییە. درشکەی من ئامادەیە. ئەگەر مێلتان بێ دەمەوێ هاوڕێ لەگەڵ ئێوە ئەشکەوتی ئەنجلس ببینم. بەڵام ئەشکەوتی ئەنجلس بۆچی؟ لە ڕێگادا بۆتان دەگێڕمەوە. سێرە کە ئێوە تا ئێستا نەڕۆیشتوونەتە ڕەقیم و کێوی ئەنجلۆس. من زۆر کەم سەفەر دەکەم. زۆریش کەم لە فیلادلفیا چوومەتە دەرێ. ئەگەر نەویست بە کە شەهادەت و بەسەرهاتی باپیری ئێوە جەنابی ماکسیمیلیان و دۆستەکانی لە ئاهەنگی ئامۆژگاریدا بۆ خەڵک بڵێم ڕەنگە نەمتوانی بە بۆم سەفەرش هاتبە. بەسەرهاتی شەهیدانی ئەشکەوت من بۆتانی دەگەڕمەوە. بنەماڵی ئێمە پشت بە پشت بۆ یەکتریان گێڕاوەتەوە و ئەویان لەبەر کردووە. ڕێگای زۆرمان نەماوە.
ئەوەیە کێوی ئانجلۆسە. من وا دەزانم کە ئێرە دەناسم لە پێشتا ئێرەم دیوە. بەڵام ئێوە فەرمووتان لە پێشتا ناتونێت ئێرە. هەروایە. وریابن فەرمان. ئەمەش کێوی ئانجلۆس کە دەتانەویست بیبینن. بیسانیش دەڵێن نازانم لەبەر چی ئەم کێوە ئەوەندە بۆ من ئاشنایە. بەڵێ بە هەر حاڵ ئەو ئەشکەوتە سامناکە کە هیچ کەس ناوێرێ لێ نزیک بێتەوە لەو سەرەیە. ئێستا زانیم من شەوێک ئێرەم لە خۆندا دیوە. ئەرێ من دیتم کە ڕووناکایەکی گەورە هەر لەویەوە کە ئێوە نیشانتادا وە دەرکەوت. وا پیاوێ لە ناو ئەو ڕووناکاییە هاتە دەر وە تا گەیشتە خواری کێوەکە لە بەرامبەری مندا ڕاوەستا وە لەو کاتەدا من لە خۆ ڕاچەڵەکیم.